هەموو گۆشت خۆرم حەزم زۆر لە گۆشتی سوورە بەس ئەوەی مۆری تایە مەترسم بیسەنم ئەوە مۆری تیای نییە ئەوەی لە بازار لە دوکان لە ماڵەوە سەری بڕیاوە بەخوای مەسەنم من مانگی تقریبان 8 کیلۆ 9 کیلۆ مانگی گۆشتەی سەرم بۆ ماڵەوە ئەیتر ئەخۆم بەخوای حتا ئێستا مادام مۆری تایە هیچ ناترسم قەسابەکەم باشە گۆشتەکەش باشە دایرەی سەحای زۆر باشە ئێوە یارمەتی خەڵک بدەن بڵاویکەن بەخوای من مشتریم ساحب دوکان نیم حیاتەکەم ئینشاءڵڵا ئەو نەخۆشێتەوە بێ بە همەتی ئەو ملەتە بە همەتی دایرەی سەحای کەرکووک بە هیمەتی ئێوەش ئەوەی مۆری پێیە بیسەنن مەترسن فەحس کراوە لە دایرەی بەیتەرەی کەرکووک لە دایرەی سەحای کەرکووک لە قەسابخانەی کەرکووک مەزبەحە با بڵین زۆر ئەتیادی حیاتەکە من ناترسم ئەخۆم مادام مۆری تیای ئەخۆم ئەگەر مۆری تیای نەبێ بەخوای نایسەنم بە بەلاشیش بێ نایسەنم بیبەمەوە بۆ ماڵ و مناڵ